بینەرانی خۆشەویست باندی بەڵێن ساڵح هاتنەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی کورد کۆنێکشن لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە. وجه جمن داخل شمو هزاران صلاف امی ایرو با چند بابتان تماشا بکن شر و نراحتی لترکیه بانک جبو دادگاه کرنا بر پرسیارین کتنا موصل دست داعش دا خانمک ازدی یا دست داعش رزگار بوی جبو دنگی امریکا داخوا او پتر جه سالا که ما جبو هالبجارترین سروکاتی امریکا لی کمپین نعادتی تنکرن. ئاشتن کارتەر وەزیری بەرگری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پشتیوانی تەواوی خۆی دەربڕیوە بۆ گواستنەوەی گیراوەکانی گرتوخانەی گوانتانامۆ بەی. بەڕێز کارتەر دەڵێت دەخوازێت پلانێکی بەرپرسانەی ڕیالیستی تەواو بکە بۆ شوێنێکی تر بۆ گیراوەکان لەسەر بنچینەیەکی ئاسایشی بێت لە ناو وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا. وەزیری دەرەوەی ئەمریکا دەڵێت هیچ فشارێک لەلایەن کۆشکی سپیۆ نەکراوە بۆ گواستنەوەی گیراوەکان و بە پێی یاسای وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا وەزیری بەرگری ئەمریکا دەسەڵاتی یەکەمە بۆ بڕیاردان لەسەر ئەم دۆسیەی گواستنەوەی گیراوەکانی گوانتانامۆ بەی. لە مەسادۆنیا کە بەدەست دەبێژن ئەوەی حەوانگەهێ بدن ژمارەکە ڤەبری یا پەنابەرین نەقانونی پشتی شەڕی پۆلیسان دەگەل ژمارەکە مەزناوان لەسەر سنووری یۆنانستانی. وەزارەتە نافخوای یا مەسادۆنیا ڕادگەیتن و ئەوێ ئالیکاریە پەنابەران بکن لە گۆڕە شیانین دەولەتێ دەمەکی زووتر ژی پۆلیسان گاز بەردا کۆمێن پەنابەران و هەنارۆکێن دەنگ و ترسێ ئاڤێتن وانە بشەوێژی ئەو پەنابەر لەسەر سنووری جڤیابوون داخوازیکردن و ئاڕێە کاوان بتەدان بکەونە وڵاتێکی ئێکەتیا ئەوروپی. ئاژانسا ڕۆیتە ڕادگەیتن و بە سەدان پەنابەر ژێ یۆنانستانی دەربازی مەسادۆنیا بوونە. دوو کەس لە ستانی فلۆریدا کە بۆ ماوەی 6 ساڵە لە ژیانی هاوسەرەتیدان و وەک بارێکی باو لەلایەن لە ساڵیادی هاوسەرگیریاندا لە کێکی بۆنەکەیان دەخۆن. لە هەموو ساڵیادێکیاندا ئەم دوو هاوسەرە لەو کێکە دەخۆن کە لە قوتوێکی قاوەدا هەڵیان گرتووە. ئان و کین فرێدریکس دەڵێن براندی دەکەن بەسەر ئەو کێکی میوەیەی ڕۆژی هاوسەرگیریان تا نەرم ببێتەوە و ئەو جاش پارچەیەکی لێ بکەنەوە و لە ساڵیادی هاوسەرگیریاندا بیخۆن. پشتی حکومەتە تورکی بڕیاردای شەڕێ داعش و پێکێکی دەست پێ بکە ڕەوشێک نەئارام پەیدا بووە. فڕۆکێن تورکیا بەردەوام بۆمبارانە بنگەهین پێکێکی دیکە و لە هەرێمن کورداژی دیگەل وانە ڕەحەتیان خەڵک باوەڕ دیکە ئێدی پێواژۆیە ئاشتیە بیەکجاری ڕاوەستیایە. سەرچاوەکان باس لە کوژرانی 8 سەربازی تورکیا دەکەن لە هەرێمی سێر لە باشووری ڕۆژهەڵاتی وڵاتەکە. ئەم تەقینەوەیەش بەستراوەتەوە بە پارتی کرێکارانی کوردستانەوە هاوکاتی ئەو قەیرانە سیاسی ناوخۆیی لە تورکیادا هەیە بۆ پێکهێنانەوەی حکوومەتی نوێ. هەر لەم هەفتەیەدا لەشکری تورکیا ئابلوقەی ژمارەیە شاری کوردنشینیدا لەوانە شاری فارقین بە هەلیکۆپتەر و هێزی زەمینیەوە هێرشی کرد لەسەر ئەم شارە. پاش ئەو هێرشە خەجیجان فارقین پامنێری دەنگی ئەمریکا سەردانی شارەکەی کرد و دانیشتوانی شارەکە باسییان لە ڕەوشەکە بۆ کردووە. فارقینێ سۆرمکی پرگرانە ملەتێ فارقینێ ملەتێکی شەرەفلیە لاکین بالا ملەیە جمهور باشخانیژ ملەتێ فارقینێ پر عاجز بیە چما کو ئەوی ji vê derê nesemdiye tevre bi şeref xuda Iraqê jî xerabtir e ji qovanê jî xerabtir e tamamê Tirkiyê jî xerabtir e Hatema oyda partiyen birî bûn got Kurda qardaşim dem oynadên seçmê birden bû neyarê wî kavê navê vê savaşê çi em alam tiştekî nabîne kî لە درەنگانێکی مانگی ڕابردوودا ئەنکەرە دەستی کرد بە هێرشە لەشکریەکان دژی سەرەڵداوانی کورد. بەڕای زۆرێک لە چاودێران ئەم هێرشانەش کۆتاییان بەو هیوایانە هێناوە کە بۆ ئاشتی هەبوون. بەڵام شوان حەمە نووسەر و ڕۆژنامەوان لەو بڕوایەدایە هێشتاش هیوا هەرماون. من پێم وانە کۆتایی بە هیواکانی ئاشتیات بێ زۆر جار جەنگەکان بۆ سەپاندنی مەرجەکان لەسەر مێزی گفتوگۆ بۆیە پێم وایە دوای هەڵبژاردنەکانی تورکیا جاریش کە پرۆسی ئاشتی دەست پێکات. ئەماڵۆزیانش لەناو ئەم وڵاتی ئەندامی ناتۆدا چەند هەفتەیەکە پاش ئەوەی ئەنکەرە بڕیاری بەشداریدا لە شەڕی دژی تێرۆریزمدا. تەنها بۆ لێدانی پەکەکەیە و ئەوەی تا ئێستا ڕوویاوە لە مانگ دوو مانگی ڕابردووە تەنها ئەوەمان پێیاڵەکە بۆ لێدانی پەکەکە. ئۆفیسی فەرمانڕەوای ئەستانبوڵ دەڵێت دوو ئەندامی ڕێکخراوێکی تێرۆریستی بە هەنارۆک و چەکی ئۆتۆماتیکیەوە دەستگیر کراون پاش ئەو هێرچەی کراوەتە سەر کۆشکی دۆڵمەباخچە کە شوێنێکی گەشتیاریە و ئۆفیسی ئەستانبوڵی سەرەکوەزیریشی لێیە.
هێرشە بۆمبیەکەی پارتی کرێکارانی کوردستانیش وەک لەشکری تورکیا دەڵێت قەیرانەکە قوڵتر دەکاتەوە پاش 2 ساڵی ئاگربەست کە مانگی ڕابردوو ڕاگیرا. تورکیا لە ڕەوشێکی ئاگاهیدایە، چاودێر دەڵێن پێویستە هەردوو لای قەیرانەکە زمانی دیالۆگ بۆ چارەسەر بەکار بێنن. هەر بۆیە لێرەدا پرسیار ئەوەیە چی لەسەر کوردی تورکیا پێویستە. کورد لە تورکیا بەردەوام داوای ئاشتی کردووە و دوێنێ وەزیری دەرەوەی سوید بە ئاشکرا ڕایگەیان کە سوود ئامادەیە و گلانی سێم بەشدار بێ و ئەمە هەنگاوێکی باشە. وەگوتم هەم ئەلتەرناتیڤی دیپلۆماسیە، هەم ئەلتەرناتیڤی دیموکراتیە و هەم ئەلتەرناتیڤی بەرەنگاربوونەوەشیە. هێشتاش لە تورکیا حکوومەتی نوێی وڵاتەکە پێک نەهاتووە و قسە و باسیش لەسەرکردنی هەڵبژاردننی نوێ گەرم و گوڕا. پێم وابێ هەڵبژاردن نەکرێ و بە بڕای من کەوتوتە سەر ئەوەی ئاک پارتی تا چەند دەنگێنێ و چەند دەنگ نایێنێ، بەڵام کورد زیاتر لە ئەلتەرناتیڤێکی یەکیش لەوانە پرۆسی دەنگدان و پرۆسی دیموکراتیە. هاوڕا لەگەڵ حکوومەتی تورکیادا دەوڵەت باخچەلی سەرۆکی پارتی ئۆپۆزیسیۆنی نەتەوەپەرست دەڵێت دەبێ ئاسایش سەقامگیر بکرێت لەگەڵ گرتنەبەری ڕێوشوێنی لەشکری تایبەت لەو شوێنانەی وەک دەڵێت بوونەتە مەیدانی توندوتیژی لە تورکیادا. لەگەڵ ئەوەشدا کە تورکیا بڕیاری خۆی داوە بۆ بەشداریکردن لە شەڕی دژی تێرۆریزمدا، بەڵام هێشتاش لەسەر ئاستی نێونەتەوەیی داوا ئاراستەی ئانکەرە دەکرێت تا لەم بەشداریەدا کاری زیاتر بکە بۆ دژایەتیکردنی ڕێکخراوی تونڕەوی دەوڵەتی ئیسلامی و لە ناوبردنی ئەم ڕێکخراوە تێرۆریستیە. زانیاری زیاتر لەم راپۆرتەدایە. وەزیری بەرگری ئەمریکا ئاشتن کارتەر داوا لە تورکیا دەکات کاری زیاتر بکات بۆ شەڕی دژ بە داعش و سنوورەکانی خۆی کۆنتڕۆڵ بکات. ئێمە هەڵبەت دەمانەوێت تورکیا لە شەڕی دژی داعش هەوڵی زیاتر ئەنجام بدات. پرسیاری ڕوونی ئێوە سەبارەت بە بەشداریکردنی تورکیا لە هەڵمەتی هێرشی ئاسمانی هاوپەیماناندایە. تورکیا لە بناخەدا پەسەندی کردووە ئەوە ئەنجام بدات. ئێستاوان پێویستە تێکەڵ بە ئەرچی هێرشی ئاسمانی بن و تێیدا بەشداری بکەن. تورکیا لە مانگی ڕابردوو ڕازی بوو فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا لە بنکەی ئاسمانی ئەنجلیکەوە هێرش بکەنە سەر داعش، بەڵام خۆی زیاتر سەنگی خستە سەر شەڕی لە مێژینەی دژبەگەری لە کوردەکان. وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا خوازیارە هاوشێوەی ئەوە سەرنج بدرێت بە دەربازبوونی چەکدارانی داعش لە تورکیاوە بۆ ناو عێراق و سووریا. تورکیا مانگی ڕابردوو پەسەندی کرد ڕێگا بە فڕۆکە شەڕەوانەکانی ئەمریکا بدات بۆ هێرشکردنە سەر داعش بنکەی ئاسمانی ئەنجلیک بەکاربێنێ. بەڵام هەروە زیاتر تیشکی خستۆتە سەر هێرشی لەشکری لە هەریمەکە بۆ سەر ئەو شەڕە درێژخایانەی خۆی لەگەڵ گریلاکانی کورد هەیە. وەزیری بەرگری دەڵێت سەرۆک ئۆباماش بەشێکە لە توێژە بەردەوامەکان لەگەڵ تورکیا بۆ ئەوەی زیاتر بەشداری بکات. کارتەر ڕایشیگەاند ئەو پشتڕاستە کە داعش شکست دێنێت و ئەمریکاش استراتیژیەتێکی دروستی هەیە، بەڵام گوتی شەڕەکە ئاڵۆزە و کاری زیاتری دەوێت. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. و هەفدەمی ڕاگەهاندنا شەڕی داعش و پێکێکی حکوومەتە تورکیا دەست بگرتنە ژمارەکە مەزنا سیاسەتوانین کورد کردە نەها زیندانین سیاسیین کورد دگرافەکە برچی بوونێ دەنا ڕێخستیان پشتەوانی لەوانکن و کەس و کاریوان خەپێشاندان ڕێخستنە و ژی حکوومەتێ داخوازین زیندانیان جێبەجێ دکن. ساڵح تۆران ئەف راپۆرت گەهاندیە. به هزاران گرتیان سیاسی کرد کوش دوزا پکیل نوت و سه گرتی گهین سرانسر ترکیه دمینن به مبستا پیکانینا سه دخوازن سرکش بازده تباغی و گروا برچیبونه دومینن گرتیان سیاسی خوازن هفدیتنیم عبدالله اوجلان رکو جپنج نیسان 2015 و جالی حکومت و دستور نای داین جنو و دست پی بکن داویل شر و اپراسیونین گرتنا شاردار و سیاستوان کرد وره و دستور بدن کو جنازه شروان یپگه و یپجه جسینور دریه مشتنور رادستی مالباتان بکن لگل کو امبیجن اف راستی لهوله اف حواله کجبوی فکری خو رامان خو جبوی خلازیه خلق خو آزادیه خلق خو گلی خو تکوشی نشاندنه و دیل هاتنه گرتن به زندان هم بنجی گرتی بنجی لبویر کولدر و دقاومن و ریشل سرگلی کرد نه ممکنه که لهندری وان بیدنگ بمینن کومالا هفکاریه مالبات انگرتیان تو آجی پشی دست بکرنا گروین برچیبونه بداخویانی و چالاکین سویل داخوازا پشتوانیا گرتین سیاسی دکه ام دخوازن قدنگی زندانا بلند بکن
والتبير واردة لخاصة تمام جهانية تمام أو جهانية أبي ببينن ظلم سر جل كرت هات هندردا هات دردا ميناكا موديلا مانديلا أو بكي بين دسبكي مذكري دسبكي ديسا هديتن تشكبه ديسا أشتي شرط زندانا مرود كوجه نخوش تخه جواد كمان برشمون يجي إيدي يعني جيانا وانا دست وانا دتشة أف كيم بنا مايا أم لبري كيم دمك أم لبري كيم أم دست ما تشوفه أم ناكن أو يعني أو حتى أو ددنا سرخو مثلا جواد كمان برشمونه دكاربن جيانا واج بلكيش دستره يعني إيش وان إيدي مثلا بابي من دیگر آبیده تیمور هیه قبض که برچیبونه شکل پیره هیه ایدی نخوشت که هجای گوتنه گرتین کرد لدوازده ایلونا سال 2012 جی دست به گروا برچیبونه کربون و پشتی 68 روزین گروه به بانگوازی ریبر پیکی عبدالله اوجلان داویل و چالاکی اخوانی بون لپای داوی بونا گروا برچیبونه جی هفدیتین پیشین پروسس آشتی و دمه دست به کربون صالح توران دنگ امریکا استانبول پەرلەمانی عێراق کاربەدەستانی پێشووی حکوومەتی وڵاتەکەی بەرپرسیار کردووە لەوانە نوری المالکی سەرک وەزیری پێشووی عێراق و ژمارەیەک سەرکردەی لەشکریش بەهۆی ڕووداوەکانی ساڵی ڕابردووی شاری مووسڵەوە. سەرۆکی پەرلەمانی عێراق لە دیمانەیەکی تایبەتدا باس لەم بەرپرسکردنانەی کاربەدەستانی وڵاتەکەی دەکات. دەخیلی شەمۆ زانیاری زیاتری لەلایە. ئەرێ مەبەستین سیاسی لە دوو پێنگاوە پەرلەمانی عێراقێ بوون ji bo dadgehkirina berpirsiyarên keftina bajarê Mûsil di destê Daişda bi taybet serek wezîrê berê Nurîl Malikî وجهات النظر السياسية خارج إطار عمل اللجنة. بيرو باورên siyasî li dervey çarçova karê komîta yasayî hene. Rengelayanek layanek dî tawanbar bike cudahî her hene. Divê em ji bîr nekin şert nîne karê perlemanî ji bo çûnên siyasî dûr bit. Gişt komalên siyasî di perlemanî da hewl didin bernamê xwe cebece bikin. Serokê Perlemanê Iraqê Selîm el-Ciburî gota televîzyona El Hurra girtina bajarên Iraqê bi destê Daeş guherînek mezin bû di dîroka Iraqê de. Perlemanê Iraqê dosyeya ketina Mûsil daya dadgeha bilinda welatî. Eger çî Komîteya Perlemanî Malikî weka berpirsyarê yekê didete naskirin di pirsa ketina Mûsil de lê Malikî bi xwe dibêjtin ew pîlaneka komalên siyasî û çekdarên herêmê bû ewên li Tirkiya kom bûîn û jora emeliyatên wan li Hewlêrê bû. Selîm el-Ciburî tê bînî li ser wan gotina nedan lê got wî gumanîne ku çendîn layanan dest hebû di wê de û hizir dikir wê destkeftên demî ji wan re hebin lê ew pîlan li wan wergera. الرهان الذي كان او گروا هندک لاینان پشتا خو به هندک کومالین رادیکالین تروریست گرم دکر بو تنگاوی کرنا نیارن خوین سیاسی دیار بو او گروا کان سرکفتیه چونکو همو لاین ضررمند بون و از دست لاین بیانی دور نایخم. هرچا عبد گرتنا چندین دوران و باجارن عراق جعالی داعش و حکومت بغداد تنگاف کریه و خدمتین گشتی ین هاولاتیان لاواز کرنه و اوجی بویا اگرا دست پیکرنا خو پیشاندانان لبغداد و داخوازا ریفورمان و چاکسازیان دکن. الجبوری گوت پنگافتین هاویتین جبولادانا جمارکا کار بدستین حکمتی بتاوانین گندلیه و حزار ریفورمان جیهایا لیدوید جادا عراقی بتر بهن فرح بتن. وهر لبغداد كونفرانسك هاتري خستن جبو بشتفانيا عشيرة أنبار دشر داعش دا سلوكي برلمان عراقي وريبرين أوليين مسلمان سني لكونفرانس سوزن آليكاريان دان خلكي أنبار لداويا كونفرانس بسرهاتيك نحس بداوي هاد فأمني دنجي أمريكا لبغداد صالح بامرني لكونفرانس آمدبو وفرابورت جهانديا. کنگره آزادکردن انبار لبغداد آماده بونا نوێنەرên وڵاتên cîhanî û serokhoz û eşîretên enbar û serokê Weqfa Sunnî li Iraqê û li jer çavderiya Selîm Ciburî serokê çivata nوێنەrên Iraqê hate sazdan. Têda Selîm Ciburî di peyva xwe de cexet li ser pirçekkirina eşîretên Sunnî kir da ku parêzgeha enbar parî kariya wan bihête azad kirin. ومن موقع هذا
جلایەنێک خۆڤە و ji پۆستا خۆڤە بناوێ هەوا داخوازیان خۆ دووبارەت کەمەوە کو پاڵپشتیە هەوا بەرفرەتر بێت و پاڵپشتیەک بێت نەک هەر چەک بێتن پاڵپشتکردنێک بێت دە هەمێ باراندا و دپێشەکیدا پەسەندکردنا یاسای پاسەوانە نیشتمانی بێت. ئەوە هەڤیا سەرەکیە بۆ پاراستنە مافێ چەکدارن بێت ئەوێن vê şer dekin. بجاره ایک کسایتی که آینی به پلا سروک وقف سنی العراق داخاز آزاد بونا بیرو هزرن مروفی کر بری آزاد کرنا وارن بندستن داعشان دا وستطهر الأنبار عرضا وار انبار جبن دستن ناحزان دهینا آزاد کرن لکارک مایه دبید انبردوام هوشیاریا وی بین دبید انبیرو هزرن خو آزاد بکین و مجن خو باقش بکین. داخازن هوزن عشیرتن انبار پرچکرنا هوزن سنینا و پاش آزاد بونا پارزگه وان دست با آواهی کرناوی بیتا کرن. مطالب العشر داخازن اشایرن پرچکرنا وانا هر وصاب پسندکرنا یاسایا پاسوانا نیشتمانی بیتو آواهی کرنا پارزگه خوب کنو و گریانا مال و حالن ون بید. ریو رسما کنگرا آزاد کرنا انبار هاتا سازدان و همی لایانک جخدل سر ایک ریزیا ایک و دو کرن. لیل داویا و کنگره دا ایک ریزی هاتا تک شکاندن و سرکوزن عشیرتن انبار لگ وکتن و ایک و دو تاوان بارد کرن که وان دست هاتنا داعش دا هبوینا و برسوا وینان وی راد گهینیدن که ایک ریزی نمایا و آزاد کرنا انبار جی تنه کنگرنا. صلاح بامرنی دنگ امریکا بغداد دەخیل لەواچێک کۆبوونەوەیکی زۆر گەرم و گوڕیان هەبوو بەڵام کۆتەیەکی ناخۆش بوو دیارە شەر مەسەلا ڕاستیە ئەوێ کو داعش نایتە ژناوبرن یان جیهان هەموو مەسەلا داعشدا و ژناوبرنە داعش بەحس دەکا ئەوەیە دەست پێکە هەندێک شەڕی سونیە دیگەل داعش بێ کۆمەڵێ ji بۆ بێتە ژناوبرن لێ مخابن دو کۆنفرانسێکی وەسەڵ تو دبینی شەڕی هەب دەکەن لێک ناکەن. یەکێ لە کێشەکانیش کە ئاماژەی پێ دەکەن هەر لە ناو عەرەبی سونە خۆیدا لە عێراقدا نەبوونی ڕێبەرایەتیەکە و نەبوونی متمانەیە لە نێوان هۆزەکاندا کە هەندێکیان ئەوانی تریان بە پەیوەندیکردن بە داعش و بەڕێکخراوتن ڕەوەکانی تریشەوە. هەڵبەت ئەوە کێشەی سەرەکەیە کاکە بەڵێن. ئازیزانم یەکێک لەو کچە ئێزیدیانەی تونڕەوانی دەوڵەتی ئیسلامی ڕفاندوبیان و لە بازاڕی کۆیلایەتی سێکسیدا ئەم ڕێکخراوە ئیسلامیە بۆ فرۆشتن داینابوو کە سوکارەکەی توانیویانە ڕزگاری بکەن پاش ئەوەی بۆ ماوەی دەمانگ لای ئەم تونڕەوە ئیسلامیانە دەست بەسەر بووە. نەسرین لە دیمانەکەیدا لەگەڵ ژیار محەممەد پەیامنێری دەنگی ئەمریکا باس لە مەینەتیەکان و ئەزمونە تۆقێنەرەکەی خۆی دەکا کە لە ماوەی دەمانگدا بەسەری داهاتووە. هەتا دنیایش وەڕە بەهت بکەم یعنی پیساوان خەلاص نابێت. پاش دەمانگدا بڕان لە کەسوکاری و مانەوە لە ژێر دەستی چەکدارانی داعش دوجار نەسرین توانی ڕزگاری بێت و شاد بێتەوە بە کەسوکاری. ماڵامە هەموو ئەم 21 نەفسن هەموو دەسە داعش بین. نەسرین یەکێکە لەو هەزاران ئافرەتە ئێزیدەی کە لە کاتی داگیرکردنی شەنگالدا لەلایەن چەکدارانی دەوڵەتی ئیسلامیەوە ناسراو بە داعش لە کەسوکاری دابڕێنرا و ڕفێنرا بەڵام چانسی ئەوەی دەبێت لە ڕێگەی کڕینەوەی جارێکی تر بگەڕێتەوە ناو خانەوادەکەی. کەسوکاری خۆ بکە هەگەر ئەکردن ئەگەر نایکردن خۆم ئەفرۆشم بۆ دەوڵەتی تر. ساڵی ڕابردوو لە کاتی هێرشکردنە سەر شەنگال لەلایەن چەکدارانی دەوڵەتی ئیسلامیەوە و داگیرکردنی ئەو ناوچەیە جگەل لە خاپورکردنی ماڵ و شوێنەکان بە هەزاران کەسیان گرت کە زۆری نایەن کچ و ژن بوون. تا ئێستا ئامارێکی فەرمی لەو بارەیەوە نییە و تەنانەت هەواڵ و شوێنیان نادیارە جگەل لەوە نەبێت کە هەندێک وێنە بڵاوکرانەوە ئاماژە بوون بە فرۆشتنی کچان و ژنانی ئێزیدی لە بازاڕەکاندا لەلایەن داعشەوە. تەڵقە سەرمەڕە بەردانم سەکنین تشتێمە هەمووشمە برن و مێرشمە ڤەقەتاندن زێڕێمە و حەقێمە و سلاحێنمە و تەرەمپێلامە و تشتێمە هەمووشمە برن موبایلێنمە و مێر جداکردن و کەچک و ژن جداکردن. ئەم کەچک و ژن هەموو تەرەمپێلا سوارکردن و برنە مەدرەسات لەحفەر. ئەم سێ ڕۆژان مەدرسات لەحفەر دەبوون ڕۆژە چارێن برنە حەفسا بادۆش. ئەم برنە حەفسا بادۆش هەشت ڕۆژان من وەرژی بوون ژنێک پیرژمە ڤەقەتاندن کوڕێک برن کوڕکێت ئێد هەفچەند برن و ئێد 12 ساڵ و 10 ساڵی و هەمووشمە قوتگرن. مجاهنا کەچکە زارۆ خۆگرت بوون على ئاساس جابژین من زەوجی نەشترسا جا نەچن نەبن دەجا گوتن گۆمێچن تەختورەکەینن ئەشترسا هەمووکە کەچکە هەمووە خۆ بەرخۆدانە پاشش ترسا
خۆدانە ئالیە کەچکە ئەم زەوجی بوون ئەم دۆر چێلی بوون بە کەچکارە بڕوە کەچکە هەموو کشمە برن شمە قوتکردن شمە قوتکردنە بزۆرە هەموو گریان هەموو خۆدا تاتن بچە بلێوان کردن ڕادبوون ێزی تکلیدان بزۆرە هە بەلای برن هەنەک مێر مسلم بوون على أساس عائلەتی وان برنە بال و هەنەک نەهاتن ئێمە نەهاتن من هیجایەت خۆمان و نەمان نەهاتن تاتن برن زۆرات برن ڕادبوونەمە زیت کلمەدان جوان کەس کەچکم دیسانێ ئەس ڕاکرم مزاروێژن تا خۆ خۆگرت بوو دیسانێ ئەس ڕاکرم ناوەیەکی خەلیفکا بوو گەلێکی پیس بوو ئەو مەسئولێ سەرژنا و کەچکا بوو گەلێکیش مەرە پیس بوو خۆدێمە گەلک زەحمەتی هەتا تبیژن و هەتا ساڵەکە دیت بپەیوەم مەس هەر دین پەیواوان هەیە مامەڵی کڕین و فرۆشتن بە مرۆڤ دەگەڕێتەوە بۆ سەرەتاکانی ژیانی مرۆڤایەتی بەڵام لەگەڵ پێشکەوتنی کۆمەلگاکاندا ئەم دیاردەیە بەرەو نەمان چوو جارێکی تر گروپی چەکدارانی داعش بە پاساوی ئەوەی ئەو ئافرەتە ئێزیدیانە دینیان جیاوازە و حەڵاڵە بۆ موسڵمانان لە بازاڕەکاندا مامەڵی کڕین و فرۆشتنیان پێوەکردن مەدوێش حکوومەتی مەدوێڕاونە سەر خۆمەدوێ زیدیاش دەستێوان دەرێخن و زلامێنمە و کەچ و ژنێنمە ئەوە بۆ ساڵێکێکی تشتێکشماران نەکردە هیمل وهمی متگرتی بون ایراد گوتن و داخلی شنگا داخلی مووسل بن و خوی و خلاص کن و همو غیر دروینینه ئێستا ئافرەتانی ئێزیدی و کچانی ئێزیدی لە چاوەڕوانی حکوومەت و خەڵکانێکن کە لە ڕێگەی پارەوە لە دەستی تیرۆریستانی داعش ئازادیان بکەن ژیار عومەر محەممەد دەنگی ئەمریکا سلەیمانی هێریشن دەولەتە ئیسلامی داعش لەسەر دەڤەر و چای شنگاڵی سەدان هزار خەڵک دەربەدەرکردن و پترە ژ ساڵێکی ئەو دەڕەوشە گەلک بە زەحمەدە دژین لە کەمپێن پەنابەران لە هەریما کوردستانی و لە وڵاتین دەور و بەرژی لێ جڤاکین ئێزدیان لە هەر دەری کاری دیکن داکو هەنەکەی ji دەردیوان سڤک بکن کامێرا دەنگی ئەمریکا سەردانە جڤاکە ئێزدیان لە باژارێ کەتی لێ ویلایەتە تەکساس کردیە ئەوە مرات اسماعیل شەپەرزە کری تەلەفۆنە ژنەکە ئێزدی بوو پشتی چەکدارên داعشê li sala borî di hêrişekê de ew û malbata wê desteser kirîn. Wan teqelê çar jinên din kir. Min dikarî bû dengê teqelêdanê bibihîzim. Dûr e wan ew avêtin cihekî din. Termên wan avêtin. Wan got bila termên wan ji bo kûçkan bimînin. İsmail dibêjitin ew jinên şiyan birevin behsî çendîn çîrokên xwekuştina keçên genç dikirin. Ewa xwekuşt dane bibine kuêlên seksî. Ev needalet e. Ev needalet e. Ev çarenivîsa hemû wan jinên êzîdî ye ew ên ku hatine girtin. Li sala borî piştî herişên Daişê destpêkirîn İsmail û êzidiyên dî li devera Houston û digel civaka mezina êzidiyan lê Lincoln wilayeta Nebraska komalek duristkirin û navê wê kirine Yezda. Serokê komala Yezda Heyder İlyas dibêjitin li destpêkê zor zehmet bû gelek kêm Emerîkyan navê êzidiyan bihîstibû. Gerek bû me pênasîn bi ola êzidiyan bikirbana berî got behsa vê pirsê bikin. Elyasî behsî rêwresmên ola êzidiya kir ku bandora ola İslamê û Ûlêdî li ser hebû lê bêrêzî bi tinê jilayê musulmanên tondrê ve dête kirin. Komala Yezda rêveberiya navendeka alîkariyan li Iraqê dikit û niha bizavan dikit bo berhevkirina çareseriya saykolojî bo jin û keçên ew ên bûna qurbaniyên zêdegaviyan û destdirêjiyên seksî. Lê Heyder İlyas dibêjetin tiviya netewên êgirtî karekî zortir bikit bo durustkirina kempên penaberan bo qurbaniyên komkujiyan. Em zor ji van welatên mezin bêhêvî bûne. Ew ên biryarê li netewên yekbûyî dadirêjin û pesend dikin. Ewan tiştek bo alîkariya êzidiyan nekirine. Lê dumahiya vê mehê Murat İsmail nexşe heye vegerteve Iraqê da helsengandina rewşa êzidiyan û belgehên şahidiya qurbaniyên Daişê kom bikit. خالد فتاح دەنگێ ئەمریکا لەگەڵ ئەوەشدا کە هێشتا زیاتر لە ساڵێک ماوە بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا
بەڵام هەڵمەتەکانی هەڵبژاردن بە شێوەیەکی سیر دەستی پێ کردووە بە شێوەیەکە کە یەکێک لە دەوڵەمەندەکانی ئەمریکا لە نێو کاندیدە کۆماریەکاندا بۆ ئەم پۆستە لە ڕاوەرگرتنە گشتیەکاندا لە پێشە. لەم ڕاپۆرتەدا باس لە هەڵمەتەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا دەکرێت. پەیوا پۆست بڵند و ژوخەڕازی بوون divê kampênê da wataya xwe didin. Milyardêrê herî dewlemendê Amerîka kandîdê komarî ji bo hilbijartinên serokatiya Amerîka Donald Trump bi helîkoptera xwe ya taybet gihişte meydana kampênê li wilayeta Iowa. Navekî nû jê re hatiye dîtin. Batman, qehremanê filîmên sînemê. Trump renge ne qehreman be lê niha li pêşiya kandîdên komarî ji bo hilbijartinên serokatiya Amerîka li 2016 lê ji ber gotinên ew van rojan bikartînitin navdar bûye. Dema Meksîko xelkê dinêrit ew xelkê baş nanêrin, ew heşîşê dînin, tawana diînin, teedakarên seksî hinêrin. The entertainment culture has taken over the political culture. Şarezayê dîroka siyaseta Amerîka Alan Lichtman bawer diketin keltûrê henik û tinazeyan ser ji keltûrê siyasî biriya. Ew dibêjitin kesayetî ketiye pêş propagandayê çunku hevde kandîdên komarî hene û herî yek ji wan e hewl datin xwe li ser pêya bigiritin heta bibte destnîşankiriyê partiyê û bersingê berbijarekî demokrat bigiritin. Ew xwegurtin û ragirtin bi rêka peyvên hev şêweyê gotinên Mike Huckabee be li ser Holocaustê. Sê care ez çûme Auschwitz. Dema ez behsê deriyê wan firnan dikem yên ku ez li hemberî wan rawstiyayim ez dizanim ew di çi rewş da bûn. Ben Carson taybetmendê nexweşiyên demara jî li ser penaberên neqanûnî baweriyek ecîb hebû. Eger ew gehane vêrê em nikarîn wan bigehînîne ek û wan vegerînîn. Serkeftina Donald Trump tiştekî bêhampa ye ku zû zû dubare nabe. Komarî gelek caran kesê ku herî zêde nas dikin berbijar. Ez bawer nakim ku komarî îsal Jeb Bush bikin berbijarê xwe ji ber ku ew heta niha kampêneke lawaz û biheyecan rêvebiriye. Wek adet kampênên helbijartinan li ser cudahiyên siyasî ne. Lê diyar e em ê wêna direng bibînin di kampêna komariyan da. Hevrekê Trump Jeb Bush e. Fermandarê berê wilata Florida û kurê serok George Bush û birayê serok George W. Bush. Jeb weka siyasetvan pitir ji Donald Trump xwegirtiye. Lê Trump tirana bûyî û bi piştevanên wî dike û dibêje ew sust û xavin. Lê Jeb bersiva wî didetin û gumanê dêxte ser nasnama wî ya siyasî weka komariyekî parêzyar. Mr. Trump doesn't have a proven conservative record. Birêz Trump ew rêkurdnî ne piştrast biket ku ew komariyê parêzyar e. Li 10 salên borî ew demokrat bû. Bi qasî ku pereyê daye demokratan ew qas nedane komariyan. Rabargirtineka nû ya zankoya Gwynny Piak xuya diketin lê wilayetên Florida, Ohio û Pennsylvania Trump li pêşiya kandîdên komariya û wezîra derve ya berê Hillary Clinton li pêşiya kandîdên demokrat e. Ji sala 1960 were çi kandîd neketine koşka spî bêy birina dû ji van sê wilayetan. Lê ev rawergirtin diyar dikin ku Jeb Bush û sînatorê Florida Marco Rubio dê bihêztir bin li hemberî kandîdên demokratan Hillary Clinton yan jî cêgirê serokê niha Joe Biden. دەخل دەست خۆش بۆ ئەم راپۆرتە. دۆناڵد ترامپ لەناو کاندیدی کۆماریەکانە لە پێشە بەڵام پێ دوایە ینی بتوانێت لە بەرامبەر کاندیدی دیموکراتەکان بۆ پۆستی سەرۆکایەتی بوەستێتەوە. بەپێی ڕاوەرگرتنەکان دەڵێن نەخێر ڕەنگە ڕۆبیۆ یانژی بۆش ئەوانە وەکو سیاسی بتوانن بەرامبەر بە هیلاری کلینتن ئەگەرش جۆ بایدن جێگری سەرۆک خۆی کاندید بکاتن. ئەگەر یارمەتی بێ ئەمەش هەمووی لەبەرەوەی کە دەوترێت دۆناڵد ترامپ خاوەنی ڕوانینێکی سیاسی و بەرنامەیەکی سیاسی نییە بەقەد ئەوەی دەوێت ئیش لەسەر دۆزینەوەی کار و ڕەخساندنی زمینەی کار بکات. و هەمووش هەر پارەیە هەڵبژاردنەکانش پارەیە و دۆناڵد ترامپژی دەوڵەمەندترین کەسە لە ئەمریکا. بەێ تەماشەوان هێژاب بێ چەندی ئەتینە دماهیا بەرنامەی ڕۆیا کورتکردنەکشن هەتا جارێکەدی دەخیلشەمەوە بەڵێن ساح و تەوایە ستافی بەرنامەی یا خۆشیە شۆڕا بکن خۆدا حافیز.